زۆر بەڕێز کاک حەمەی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆشیال دیموکراتی کوردستان، بەڕێز کاک حەمەی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری و لاوان، بەڕێز کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە، بەڕێز کاک مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێزان زانایانی ئاینی، بەڕێوبەری ناحەی خورماڵ، ئەنجومەنی گوندەکانی هەورامان و دەوروبەری، بەڕێزان نوێنەری دەستگا و ڕێکخرا و تەواوی لایەنەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن، خەڵکی خۆشەویست و ئازیزی خورماڵ، میوانە ئازیزەکانی دکتۆر مستەفای زەڵمی بەخێر بێن سەر و سەر چاومان. سەرەتای مەراسیمەکەمان بە ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێەکەین، بفەرمونون. زۆر سپاس. وتاری بەڕێوبەراتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لەلایەن زۆر بەڕێز کاک محەممەد فەتاحەوە پێشکەشەکرێ، با بفەرمێن. بەڕێزان میوانانی خۆشەویست، بەخێر بێن سەرچاومان، بەخێر بێن هەر کەس لە پلە و پایەی خۆی. سپاس بۆ ئامادەبوونتان، سپاسی زیاترمان بۆ ئەو میوانانەی لە ڕێگەی دوورەوە هاتوون. لێرەوە حەز دەکەم پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ بکەم و ئینشاءڵڵا بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک. بەڕێزان، ئەمڕۆ لێرە ئامادە دەبین بۆ بۆنێیەکی زۆر مەزن و ئەویش لادانی پەردە لەسەر پەیکەری کەسایەتێکی مەزن و زانا و عەلامەی کورد پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی. دکتۆر زەڵمی ئەو کەسایەتیە کە هەموو کورد شانازی پێوە دەکات. ئەو بە عیلم و مەعریفە و ئاینناسی و زۆر بواری زانستەکانی تر ساڵانێکە خزمەتی مرۆڤایەتی و کورد دەکات. کتێبەکانی سەرچاوی چەندین توێژینەوە و تێڕامانە، بۆیە زۆر شایستەیە ئەمڕۆ ئەم کەسایەتیە پەیکەری بۆ بکرێ و زۆر شوێنی تر بکرێ بە ناویەوە. من نامەوێت زۆر لەسەر گەورەی ئەم کەڵە پیاوە قسە بکەم، چونکە چەندین وتاری تر هەیە بۆ بەڕێزان. تەنیا ئەوە دەڵێم سپاس بۆ بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح، سەرۆکی کۆماری عێراق، کە ئەم دەست پێشخەریەی کرد و پەیکەری پرۆفیسۆری لە شاری خوڕماڵدانا. زەڵم و هەموو خوڕماڵ زێدی بەڕێزیانە. سپاس جارێکی تر بۆ ئامادەبوونتان. جارێکی تر بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان، بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و بەشی ڕۆشنبیری خوڕماڵ بەخێراتن سەر چاوان، بەو ئومێدەی کە ئەم پەیکەرە بۆ داهاتوو بپارێزرێ لەم ناوچەیەدا و هەموو لایەک بە ئیخوانی بزانن. زۆر سپاسان دەکەم. با ئێستاش بەڕێز کاک هاوژین عومەر، نوێنەری بەڕێز سەرۆکی کۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح، با فەرمێ بۆ وتارەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی بەڕێز، سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ پەردەلادان لەسەر پەیکەری کەسایەتیەکی گەورەی زانستی و ئاینی و نیشتیمانی، کەسایەتیەک کە بە هەوڵی خۆی و ماندووبوونێکی زۆر بوویە هێمایەکی درەوشاوی بواری زانست و ئەدەب و پێکەوە ژیان و بیری نوێ، بوویە سەرچاوی قوڵی معریفی بۆ زانستخوازان و ئاینزاکان و ژیانی خۆی تەرخان کرد بۆ گەڕان بە دوای بەدەستهێنانی بەرزترین پلەی زانستیدا. پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی کەسایەتیەکە کە هەمومان لە زۆربەی قۆناغەکانی ژیاندا قەرزاری بیرکردنەوە و گەڕان و فتوا و بەرهەمەکانی ئەوین. مامۆستا زانایەکی مەوسوعی و تازەگەر بوو، بڕوای بە گەڕانەوەی بەردەوام هەبوو بۆ قورئان، بە تێڕوانینی واقیعی و سوود وەرگرتن لە زانست و معریفەی هاوچەرخ. مامۆستای زەڵمی زانایەکی هۆشیار و ئاگدار لە ڕۆحی گۆڕانکاریەکان بوو، بڕوای بە تازەکردنەوە و تەجدید هەبوو لە ناساندن و گەیاندنی پەیامی ئاین و بەکارهێنانی چەمکە ئاینیەکان بۆ چارەسەری کێشەکانی سەردەم. بەواتایەکی تر
مامۆستای زەڵمی زانایەکی مەقاسیدی و بیرفراوان بوو. پرۆفیسۆر زەڵمی یەکێک لە گەورە زاناکانی سەردەم و سەرمایەیەکی پڕبایەخ و بە بەهای نەتەوەی کووردە، جێدەستی لە برەودان، لە دنیابینی، لە پێکەوە ژیان، لە ڕوبەڕووبوونەوە و وەستانەوە دژی هەموو جۆرە تونند و تیژیەک لە هەموو قۆناغەکانی ژیانیدا بەڕوونی دەبینرێت و نکۆڵی لێ ناکرێت. بەڕێزان، پێویستە لەسەرمان کە هەمیشە و هەردەم یادی ئەو زانا گەورەیە لە دڵ و دەروون و ژیانماندا بە زیندویی بمێنێتەوە، چونکە ئەو یەکێک بوو لە دیاریە دەگمەنەکانی خوای گەورە بۆ مرۆڤایەتی بەگشتی و بۆ گەلی کورد بە تایبەتی. هەموو یاساناس و پسپۆڕانی بواری دادوەری عێراقیش شانازی بە چاکسازی و هەوڵەکانی مامۆستای زەڵمی دەکەن لە یاساکانی وڵاتدا. بۆیە ئێمەی کوردیش دەبێت زیاتر شانازی بەبوونی بیرمەندێکی وەکو پرۆفیسۆر مستەفا زەڵمیەوە بکەین. ئەمە دەبوانی بەڕێز. مامۆستای زەڵمی لە ماوەی تەمەنیدا کتێبخانەی یاسایی و شەرعی دەوڵەمەند کردووە بە زیاتر لە 60 کتێب و سەرچاوەی پڕبایەخ کە زۆربیان ئێستا لە زانکۆکان پەیڕەو دەکرێن و ڕۆژانە لێکۆڵینەوە و تێزی ماستەر و دکتۆرا لەسەر بیر و ڕاو بۆ چوونە شەرعی و یاسایی و زمانەوانیەکانی دەکرێن و بڵاو دەکرێنەوە. لە هەمووشی گرنگتر بەشێکی زۆر لە بەرهەم و کتێب و نووسراوەکانی مامۆستا لەگەڵ ئەوەی بە زمانی عەرەبی نووسراون هاوکات بە کوردی کراون و تا ئێستاش پرۆسەی بڵاوکردنەوە بە کوردیکردنی بەرهەمە نایابەکانی بەردەوامی هەیە. پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە بواری مافی ئافرەتان و یەکسانی و دادگەریشدا بیرێکی باڵا و ڕایەکی ڕوون و ڕەوانی هەبووە. لە زۆر بۆنەدا بە شانازیەوە باسی لە ڕاو بۆچوونی خۆی کردووە و هەرگیز سڵی نەکردوێتەوە لەوەی بۆچوونەکانی بە ئاشکرا دەرببڕێت. پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە بواری مافی ئافرەتان و یەکسانی و دادگەریشدا بیرێکی باڵا و ڕایەکی ڕوون و ڕەوانی هەبووە. لە زۆر بۆنەدا بە شانازیەوە باسی لە ڕاو بۆچوونی خۆی کردووە و هەرگیز سڵی نەکردوێتەوە لەوەی بۆچوونەکانی بە ئاشکرا دەرببڕێت. ئەگەر چی زانی بێتیشی کەم نابن ئەوانەی دژی بۆچوونەکانی دەوەستنەوە. بەڵام خەرمانی پڕزانستی ئەوەندە دەوڵەمەند بووە کە توانیوێتی بە زمانی گوڵ بدوێت و تاوەکو گۆڕانکاری و چاکسازی لە بۆچوونی خەڵکیدا بەرامبەر بابەتەکان دروست بکات. خۆشەویستان، ئێمە لە سەرۆکاتی کۆمار و خودی جەنابی سەرۆک کۆماریش کاتێک ئەم پرۆژەیەمان خرایە بەردەست بۆ دروستکردنی پەیکەرێکی شایستە بۆ زانای گەورەمان پرۆفیسۆر مستەفا زەڵمی بۆ ئەوەی هەمیشە لە یادماندا بمێنێتەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە و وەک ئەرکێکی سەرشانمان و وەک شانازیەکی گەورە یەک ڕاست پرۆژەکەمان قبول کرد. ئێستاش و بۆ جارێکی دیکە بەو پەڕی شانازیەوە لە حزوری ئەو زانا گەورەیە داوەستاوین و دەمانەوێت ئەگەر چی کەمیش بێت وەفایەک بنوێنین بۆ هەوڵ و ماندوو بوونە دوور و درێژەکەی بەڕێزیان. هەروەها سپاس و دەستخۆشیمان هەیە بۆ خاوەنی بیرۆکەکە و سپاسی هونەرمەندی ئازیز مامۆستا عومەریش دەکەین بۆ سازدان و دروستکردنی ئەو کارە هونەریە ناوازەیە و بە هیوای کاری باشترین لێی. بەڕێزان، لە کۆتاییشدا دووباتی وەفا و خۆشەویستی نەبراوی خۆمان و جەنابی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراقی فیدراڵ بۆ مامۆستای کۆچکردوو پرۆفیسۆر مستەفا زەڵمی و سەرجەم زانا و داهێنەران و مامۆستایانی بە ئەمەکی نیشتیمان دەکەینەوە. دەخوازین هەمومان بۆ هەمیشە یاد و کارە باشەکانیان لە یادگەماندا بمێننەوە و شانازی بە ناو و ناوبانگی ئەوانەوە بکەین. بەخێر هاتنومان دوو نەبن. ڕێز و خۆشەویستی بۆ بنەماڵە و کەسوکاری سەربەرزی مامۆستا و پرۆفیسۆری زانا و دانای نەتەوەکەمان پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی. وەسەلام عەلەیکوم وەرەحمەت اللهی وەبەرەکاتوه. زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک هاژین عومەر و کاک محەممەد فەتاح بۆ پێشکەشکردنی وتە بە پێزەکانیان. لێرەنی تو وەلێ ڕۆحت وەکو قەرسیل وەک سەوزەک یا
وەک گوڵاڵە حاجیانە شارە زوری نیشتیمانی داپۆشیوە لێرە نیت و بەڵام عەشقت ئێستا بارانی پەڵەیە و لە خوڕماڵەوە تا بەغا بەسەر کێڵگەی تینووی فکرە بەسەر دەشتی وشکی هزرا بەرزە مرۆڤ هەی گەورە پیاو خوڕەم داباریوە. میوانە بەڕێزەکان ئێستاژ وتەی زۆر بەڕێز کاک حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت با بفەرمێت. برایانی بەڕێز و تێکۆشەرم کاک حەمەی حاجی مەحموود، کاک مەحموود سەنگاوی، نوێنەری بەڕێز سەرۆک کۆماری عێراق سەرۆک دکتۆر بەرهەم، هەموو میوانە بەڕێزەکان و هەموو خۆشەویستەکان بەخێر بێن. بەڕێزان، ئەمڕۆ هەمومان لە حزوری ڕۆحی پاک و بێگەردی کەسیەتیەکی بەرجەستە و دیاری گەلەکەماندا بە نەوازشەوە ڕاوەستاوین کە لە ڕێگەی کارێکی هونەری و دانانی پەیکەرەوە بۆی دەمانەوێت بەردەوام لە یادەوەریماندا بمێنێتەوە، هەر وەک چۆن لە ڕێکار و ئاکار و بەرهەمەکانیەوە ژیانێکی جوان و پڕ لە داهێنانی جاویدانی بۆ خۆی تۆمار کردووە. لێرەدا زۆر سپاس و دەستخۆشیمان بۆ بەڕێز سەرۆک کۆماری عێراقی فیدرال سەرۆک دکتۆر بەرهەم هەیە بۆ ئەو ڕێزلێنانەی لە پرۆفیسۆر مستەفا زەڵمی بۆ لە ئەستۆگرتنی ئەرکی دروستکردنی پەیکەرەکەی. زۆر سپاسی بەڕێز مامۆستا عومەر جەمیل دەکەم بۆ دروستکردنی پەیکەرەکە و دەست و پەنجەی خۆش. هەروەها دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەین ماندوو بوون و ئەم ڕێوڕەسمەیان ڕێخست. پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە گوندەدێرین و ڕازاوەکەی زەڵمدا چاوی بە دنیا هەڵهێنا و سەرەتاکانی ژیانی لەوێوە دەستی پێکرد. بەڵام هەر چۆن مەولەوی لە ستایشی چەمی زەڵمدا دەڵێت چون دێوانەی شۆر ئازیز نەسەردا شەتاو سەر هۆرگرت وە دەشت و دەردا. دکتۆر زەڵمیش بۆ بەدەستهێنانی زانست و معریفە لەوێوە وێڵ و سەرگەردانی ناوچە جیاجیاکانی کوردستان و دەرەوەی کوردستان بووە، بە کۆڵنەدان و بە بەردەوامی بوون بوو بۆ مرۆڤەی کە چەندین ناو نیشانی هەڵگرت. لە ماوەی تەمەنی خۆیدا بەکاری ئەفسەری ئازاد و ئیمام تابووریدا تێپەڕی و دواتر وەک نووسەر و لێکۆڵەر و شاعیر، وەک گەورەزانا و شەرعزان، وەک ئەکادیمی و مامۆستای زانکۆ، شارەزا و ڕاوێژ پێکراو، فتوادەر لە هەندێک بواری شەرعیدا، دەور و نەخشی گەورە و گرنگی لەمانەدا هەبوو. بەمەش دکتۆر مستەفا لە فراوانترین دەواازەوە چووە ناو مێژووەوە، بوو بە هێمایەکی گەورەی زانایی و ڕۆشنبیری. کتێبەکان و لێکۆڵینەوەکانی چوونە ناو بەرنامە و پرۆگرامەکانی خوێندنی وڵاتانی وەک مالیزیا، هندستان، پاکستان، میسر، شام و عێراق و وڵاتانی تر. قسەکردن و دەرخستنی توانا و ژیری، کۆبەندکردنی ژیان و بەرهەم و لایەنە گەش و ڕووناکەکانی کەسیەتێکی وا، ئەلامەیەکی وا، خاوەن هوزر و بیرتیژێکی وا لەوتار و دەربڕین و بەرنامەیەکی لەم جۆرەدا ناتوانرێت حەقی خۆی پێ بدرێت. چونکە قسەکەر ناتوانێت و نازانێت لەکوێوە دەست پێ بکە، لەکوێوە کۆتایی پێ بهێنێ، نازانێ باز لە کام کتێب بکات لە نزیکەی کۆی هەفتا کتێب، باز لە کام بەرهەم و لە کام فتوای هاوچەرخی ئیسلامی و لە کام توێژینەوەی زانستی لە کۆی ئەو خەرمانە پڕبەرهەم و پڕبەرەکەتە بکە. بۆ یەکرێ بە کورتی سەبارەت بەم شۆڕە سوارەی مەیدان بڵێن مامۆستای ڕێفۆرم، دانا و زانا و ئەکادیمی، بەراوردکاری کەموێنەی نێوان یاسا و شەرع، لەگەڵ ئەمانەشدا نیشتمان پەروەر و خەمخۆری کوردایەتی، هەمیشە بە ئومێد بۆ خزمەتکردن بە دین و ژیان. ئەها خۆی دەڵێت ئامانجم لە دیراسەست خۆشەویستیم بوو بۆ ئاینەکەم. ئێمە توانین بڵێن زانایی پایەبەرز پرۆفیسۆر زەڵمی هەمیشە بە عەقڵێکی کراوە دەیڕوانێ دەق و ڕافەکان. لێکۆڵینەوەکانی پڕن لە جوانی زانستی ئیسلامی کە خۆی لە وەسەتیەتدا ئەبینێتەوە،
لێرەشەوە دژی ئەقلی دۆگما و تونندڕەوی و چەق بەستوەکان وەستایەوە. بەڵێ هیوادارین لە دوای کۆچی دوایی ئەم زانا و مرۆڤە بە بەرهەمانەی گەلەکەمان لەوانە مامۆستا مەسعود محەممەد، مەلا عەبدولکەریمی مدەڕێز، مەلا جەمیلی ڕۆژبەیانی، پرۆفیسۆر کەمال مەزهەر و پرۆفیسۆر مستەفا زەڵمی خۆی کە بۆشاییەکی گەورەی فکری و زانستی و مێژویی دروست دەکەن لە نەوەکانی ئێستا و ئایندەمان بتوانن جێگاکەیان پڕ بکەنەوە. دکتۆر ڕۆڵێکی گرنگی لە هەموارکردنەوەی یاسای باری شارستانی و پەرەپێدان بە ڕەوتی میانەڕەوی ئاینی هەبوو. بەداخەوە مەرگ مۆڵەتی نەدا تا زەڵمی زیاتر خزمەت بکە لە ڕێی هاوکار و ڕاوێژکاری شەرعی و یاسایی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە. لە کۆتاییدا پێویستە هەر وەک چۆن دکتۆر مستەفا کاتێک خۆی مابوو سوپاس و ستایشی بەڕێز دکتۆر فواد مەعسووم، بەڕێز کاک نێچیروان بەرزانی، بەڕێز کاک ئەرسەلان بایزی کردووە لە پای بەدەمەوە چوون و هاوکاریەکانی ئێمەش لەم بۆنەیەدا سوپاسیان بکەین و سوپاسیشیان دەکەین. سوپاسی بەرزی خاتو مەعسوومەخان دەکەین، هاوسەری دکتۆر مستەفا. دکتۆر خۆی لە چاوپێکەوتناکدا دەڵێت بە واجبی دەزانم سوپاسی هاوسەرەکەم بکەم لە پای ئەوەی 70 ساڵە پێکەوەی بەبوون و نەبوون ئەو منیش و مناڵەکانیشی پێگەیان. سڵاو و درود بۆ ڕۆحی پاکی زەڵمی. بەڕێزان، بە فرسەتی ئەزانم لێرە و لەوێ هەندێک باز دەکرێت بە شێوەیەکی زۆر کورت ڕەئی مستەفا زەڵمی لەسەر شێخانی تەریقەت و نەقشبەندی بە تایبەت شێخانی هەورامان ڕوون بکەمەوە کە باز دەکرێت مستەفا زەڵمی دژ بە شێخانی تەریقەت و شێخانی هەورامان بووە. مستەفا زەڵمی لە کتێبەکەی خۆیدا باز دەکات، دەڵێت شێخانی وەک زیائەدین، بەهائەدین، نەجمەدین تا دوایی لە ژیانی تەمەنی خۆیاندا بە سەربەرزانە ژیان بە پێی حکم و شەرع هەڵسان جوڵانەوە و بە پێی ئاینی ئیسلام گوزەرانیان کرد. لە ژیانی خۆیاندا نەبوونە هۆی ئەوەی هەوڵ بدەن بۆ پەیداکردنی ماڵ و مڵک و سەروەت و سامان یان بۆ ڕاییکردنی ژیانی دنیایی. لە شوێنێکی تردا دەڵێت تەسەوف نزیکبوونەوەیە لە خودا، هەروەها نمونەیەکی بەرزی نەفس بەرزی و باوەڕ بەخۆبوون و دەستپان نەکردنەوەی شێخەکانی تەریقەتی نەقشبەندی لە هەورامان دەهێنێتەوە و دەڵێت لە کتێبەکەی بەسەرهاتی ژیانەکەی میدا، دەڵێت نەسرەدین شای قاجار وەفدێکی نرد بۆ هەورامان لە تارانەوە. ئەو وەفدە پێکهاتبوون لە چەند کەس کە گەیشتنە هەورامان چوونە خزمەت شێخی زیائەدین. مەطلەب و مەقسەدی سەردانەکەی نەسرەدین شا قاجاریان پێوت کە داوای کردووە بیستوویەتی و زانیویەتی خانەقا و تەکیەکانتان هەژارن، سۆفیەکان بە هەژاری و بە نەداری گوزەران دەکەن، هاتووین ڕەزامەندیت وەرگرین بۆ ئەوەی موچەیەکت بۆ ببڕێتەوە، موچەیەک ببڕێتەوە بۆ تەقکێ و خانەقاکان و موچەش بۆ مرید و مەنسوبەکان. مامۆستا زەڵمی لە کتێبەکەیدا دەڵێت تەماشای ئەو وەڵامە بکە کە شێخی زیائەدین بۆ نەسرەدین شای قاجاری نردووە. نامەیەکی بۆ دەنووسێت، لە سەرەتای نامەکەدا دەڵێت ما ئابڕووی فکر و قەناعەت نەمیبەری، ئەی تێلبشا بگو ڕووزی مقەڕەر است. ئەڵێ قەناعەت و فەقیری ئابڕوویان هەیە، ئێمە نابینە باعیسیەوەی بە وەرگرتنی پاداش لە تۆ یان موچە و بوجە لە تۆ ئابڕووی فکر و قەناعەت ببەی. ئەی وەفدەکەش بەشا بڵێن ڕووزی
ژیان و گوزەرانی خەڵک خوا بڕیاری لێداوە. ئەوە بۆچوونی مستەفا زەڵمیە لەسەر شێخانی تەریقەت و شێخانی ئێمە لە هەورامان. خۆ ئەگەر گلەیەکیشی هەبوو بێ گلەیەکە ناکاتەوەی دژایەتی بێت، گلەیی لە شێخەکان لەوانەی لەم دوایە و ئەم زەمانە و ئەم سەردەمە. لە کۆتاییدا دووبارە سوپاسی هەموو لایەک دەکەم، بەتایبەت هەورامیەکانی هەورامان و خوڕماڵ و دەبەرەکە و ناوچەکە هەمومان بەگشتی شانازی دەکەین بە مستەفا زەڵمیەوە، هەر وەک چۆن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەیان شانازی پێوە دەکەن، شانازی بە بەرهەمەکانی، بە تواناکانی، بە داهێنانەکانی، بە بەرهەمەکانی. بۆیە داوا دەکەم لە خزمانی هەورامان لە هەموو کەس زیاتر شانازی بکەن بە مستەفا زەڵمیەوە، ڕێز لە بەرهەمەکانی بگرن، پارێزگاری لە کتێبخانەکە و لە پەیکەرەکە و لە بەرهەمەکانی بکەن. سوپاس بۆ هەموو لایەک، دەستان خۆش بێ و هەر بژین. دەستوەشی تایبەت پێی وتە بە پێزەکە و جەناب و وەزیر و ڕۆشنبیری کاک حەمە و حەمە سەعید. ئازیزە بەعزێ بروسکی پیرۆزبایی مایاوێنێ دەزوەر و کەمی وەختی تەنها نامەکاشەوانوە. بەڕێز بەڕێوبەری ناحەیەی خورماڵ، ئەنجومەنی گوندی هانەی قوڵ، مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان، ناوچەی خورماڵی پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی ژنانی کوردستان، مەڵبەندی هەورامانی بزوتنەوەی ئیسلامی، یانە و سیاچەمانەی، کۆمیتەی خورماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێز کاک بەسام عەلی بەرپرسی لقی دوانزەی پارتی دیموکراتی کوردستان، مەڵبەندی هەورامانی حیزبی سۆشیال دیموکراتی کوردستان، ئەنجومەنی گوندی ئاوای ڕۆستەمبەر، بەڕێوەبەراتی شەهیدانی هەڵەبجە، ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. شەوێک هەورامان ژان ئەیگرێ و گریک ئەبێتە مامانی، شەوێک هەورامان ژان ئەیگرێ و گریک ئەبێتە مامانی، شەوێ زەڵم کوڕێکی گەنم ڕەنگی ئەبێ و لە ئەزهەری سەربەرزەوە تەشریف دێنن بۆ ناونانی، شەوێ خەوی قوڵی ئەم شارە زورە ئەزڕێ سیروان ئەبێتە پاسەوانی، عوسمان بەرزە چڕێکی بۆ چڕێ و حەمە قوتوو چنارە بەرزەی بۆڵێ و هەردووک بەجووت ئەبنە هامڕای خەمەکانی. ئازیزا فەرماودی ئێسێژ وتە و بەڕێز کاک ئازاد تۆفێق پارێزگار و هەڵەبجەی با فەرماوە. بە ناوی خوای گەورە و مێرەبان هەردوو برای گەورەم کاک محەممەد حاجی مەحموود و کاک مەحموود سەنگاوی ئامادەبواری بەڕێز ئەم کاتتان باش بە خێراتن سەرچاو. جێی خۆیەتی بە ناوی پارێزگای هەڵەبجەوە بە گەرمی پیرۆزبایی و دەستخۆشی لە فەخامەتی سەرۆکۆمار جەنابی دوکتۆر بەرهەم بکەین کە بە سەلیقەی وردی خۆی کە بە عەقڵی سەلیمی خۆی اختیارێکی زۆر جوانی لە ناوچەی هەڵەبجە شارە زۆر هەورامان بۆ هەڵبژاردین ئەویشکردنی پەیکەری مامۆستا مستەفا زەڵمیە لەم دەواازەی خورماڵە. داوامان لێتی هەر لێرەوە بە پێی و حەدیسەی کەڕێ ئەحسان بی تەمام بۆ نالی لە شارە زور و بۆ گۆران لە هەڵەبجە ئەوانەشمان بۆ بکات جێ ڕێز و جێ سوپاسە بێت. بۆ لای ئێمە هێمان وایە کارێکی زۆر گرنگە بۆ ناوچەکەمان. خۆتان نەزان هەڵەبجە و شارە زور و هەورامان ئەم خورماڵە مێژوویەکی لە بواری معریفەی ئاینی، معریفەی سیاسی، معریفەی اقتصادی و بابرین کۆمەڵایەتی گەورە هەبووە. باسی خورماڵ بکەین ئەم شوێنێکی ئێمە لێ دانیشتوین لە ڕۆژی 22 ئەگەر قازی محەممەد ئەعلانی کۆماری ماباتکە لە 2 واتە 10 ڕۆژ 11 ڕۆژ دوای ئەو ڕۆژە لە خورماڵە ماڵ ئەگیرێ، خەڵک ئەگیرێ بەیاناتی شۆڕشی سابڵاق کە مابات ئەگیرێ بە بەیانی ڕقمی ژمارە 558 لە 1946 لە ئەرشیفی حکومەتی عێراقیا ماوە کە تەفتیشی باڵیان کردووە سەر بە شۆڕشی سەبڵاق بووە. بێنە بەرچاوی خۆت لە خورماڵ 11 ڕۆژ دوایەوە تەلەفۆن نەبێ، فاکس نەبێ، مۆبایل نەبێ، خەڵک دیێرە تەقی خۆشی بکە، خەڵک دیێرە ئەدەبیاتی مەهاباد لە ماڵیا بێ. ئەگەر خورماڵ ئەمە لانکەکەی بێ دیارە زەڵە مستەفا زەڵمی پێکەێنێ. ئەگەر هەورامان ئەمە لانکەکەی بێ دیارە بیارە مەلا عەبدولکەریمی دەڕیز پێکەێنێ. ئەگەر هەورامان و شارە زور لانچی بەشەریەت، لانچی مرۆڤایەتی، لانچی سەقافی بن ئەوە نالیم لە سێسایەق و
لە خاک و خۆڵ و گۆرانم لە هەڵەبجە و ئەحمە مختارم لە ڕۆژە بۆ بەرمێنێ جێ خۆیەتی ئێمە لێرەوە قسەیەکی حەقت لەسەر پیاە بکەین کە ناوی پرۆفیسۆر مستەفا زەڵمیە کە پیاوێکی لۆکاڵی نییە گەورەی دکتۆر مستەفا لەوایە لە ساڵی 22 کە لە دایکە بێ و لە 32 ئەکەوێتە ناو پاش 6 ساڵ دنیای فەقەیەتی و بە سوختە و بە مستعیدی ئێنێ و تابێ بە مەلاو 12 علم و تا 2 دکتۆرا و 3 ماسەرێنێ بە کولەمەرجی ژیاوە بە نەهامەتی ژیاوە قسەیەکی جوانی هەیە ئەگەر کورد دایمە ماڵ بە کۆڵ بە کۆڵ بێ ئەو هەمیشە لێفەکەی کۆڵ بە کۆڵ بووە پیاەک بووە بە دوێن معریفە و بە دوێن خواناسی و ئیسلام ناسی ئەگەڕاوە پێی وا بۆ لای مەلایەک لە شوێنێک لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردووە کە خوێندوویەتی بێنە بەرچاوی خۆت نەک نانی گەنم نانی گاڵ بە حاڵ هەبووە نەک شەکر ئەگەر توێکی وشکی دەستکەوتایە بە حاڵ هەبووە ئەم شوێنەکەشی باش بووە بەس جێ هێشتووە وێتی معریفەی ئەم مامۆسایە من تینوێتی من ناشکێنێ دڵیشی ناتۆ بە مامۆساکە بڵێ ڕۆم هەساوە چی کردووە بەیانی زوو بەفر بووە باران بووە 8 ساعت بەپێ ڕۆشتووە خەری بۆ گورگ بیخوا خەری بۆ ڕق بێتەوە بۆی بچێ بەرەی مامۆسایەکە مامۆستا مستەفا زەڵمی نمونەی کەسێکی تێکۆشەن لە بواری معریفەی ئاینی معریفەی نیشتیمانیایە گەورەی ئەم پیاوە گەورەی ئەم پرۆفیسۆری لەوایە لۆکاڵی نییە بەسەر ئەو کتێبی هەیە لەسەر چی لەسەر با بڵین مانتیق لەسەر فەلسەفە لەسەر ئەحکامی زەواج لەسەر ئەحکامی میلاد بەڵام لە پاڵەوەشا کتێبی هەیە لەسەر تعدیلی قانونی ئەحواڵ شەخسی کتێبی هەیە لەسەر ئەسراری شۆڕشی 14 تەمووز ئەم پیاوە پڕبەرەکەت و پڕمعریفەیە ئەم پیاوە 2 دکتۆرا و 3 ماستەر ئەم پیاوە بەرهەمەکانی لە زانکۆکانی بەغا و قاهیرە ئەم پیاوە لە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست مای فەخرە بۆ زەڵم مای فەخرە بۆ خوڵماڵ مای فەخرە بۆ ورامان مای فەخرە بۆم و پارێزگاکەمان جارێککە بە گەرمی دەستخۆشی لە جەنابی فەخامەتی سەر کۆمارەکەین نمونەی هەرزیا بێ و بەرهەم و عەتایی بۆ شارە زور و هەڵەبجە و هەورامان پڕبەرەکەت بێ وەسپاسی وەزارەتی ڕۆشنبیری و بە ڕێبایەتی ڕۆشنبیریەکەین وەسپاسی کاک عومەر کە وەکو پەیکەرسازێکە میشەی کردووە وەجێی خۆیەتی سوپاسی زیاتر بۆ ئێوە بەم ڕەمەزانە بە ڕۆژی بەم با بڵێن گەرمایە لەم خۆرە تاوا نزیک بە 30 دقیقە 35 دقیقە لەگەڵ ئێمە بتانە سەر درود بۆ گیانی پاچی مامۆستا مستەفا زەڵمی و سەرکەوتنیش بۆ هەموو لایەکتان بەخێراتن سەرچاومان زۆر سپاس بۆ کاک ئازاد تۆفیق بروسکەی پیرۆزبایی مەڵبەندی ڕێخستنی شارە زوری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوبەراتی کتێبخانەی ئەوقافی سلێمانی بەڕێوبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید زۆر سپاسیانەکەین ئازیزانە و دەلیلەی لە بەردەستانایە پوختەیەک لە ژیان و کاروبارەکانی دکتۆر مستەفای زەڵمی تایە ئەتوانن سوودی لێوەرگرن بە تەقەڵی بیری نوێ بە دەزووی تیژی تێفکرین چۆخەی دڕاوی تەلاقی دەدوریەوە و گیان یەکردەوە بە بەرەو زاوایی کە چەندەیە لەوە پێش بووکەخانی لەبەرچاو حرام کرابوو ئازیزان ئێستاژ وتەی بنەماڵەی زۆر بەڕێز دکتۆر مستەفا زەڵمی لەلایەن پارێزەر کاک مەسعود مستەفای کوڕیانەوە پێشکەشەکرێ با بفەرمێن بسم الله الرحمن الرحيم قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون صدق الله العظيم برئيس نيونيري جنابي سروكي كوماري العراق مامۆستا هاوژین عومەر برئيس جنابي وزير روشنبيري حكومة هرم كردستان كاك حميد قنصاعي برئيس جنابي پارێزگای هەڵەبجە كاك ئازاد تۆفیق برئيسان و تێکۆشەران كاك حەمەی حاجی محموو كاك محمود سنگاوی بەڕێزان نوێنەری سەرجەم لایەن و دام و دەستگای حکومی و حزبیەکان و کەسایەتیەکان بە خێراتن و سپاسی ئامادەبوونتانەکەین و سپاسی هەموو لایەکەکەین کارێکتان کێشاوە بۆ ئامادەبوونتان لە مەراسیمە پشکۆدەیە سەرەتا ئێمە و کەسوکاری ڕۆژشاد مستەفا زەڵمی ڕێز و خۆشەویستی و سپاس و پێزانینی ئەم هەنگاوە جوانە ئەەکەین کە لەلایەن دوو لایەنەوە ئەنجام درراوە هەرچەندە هەردووکیان هەر یەکن بەڕێز جەنابی دکتۆر بەرهەم دوو لایەنی بەڕێز یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان وەکو کەسوکاری دکتۆر زەڵمی سپاس و ئەرک و مادبوونی ئەم دوو بەڕێزە شەکەین کاک عومەر جەمیل پەیکەرداش کاک ئیسماعیل حاجی زەڵمی خاوەنی بیرۆکە
نازانین چۆن سوپاس و پێزانین و خۆشحاڵی خۆمان دەربڕین بۆ ئەم هەنگاوە گەورە ئەم هەنگاوە گەورە جوانە ئەم هەنگاوە گەورە جوانەی ئێوەی بەڕێز بۆیە دڵنیاین بە دوو تار و وەڕەکان ناتوانین ستایشی جوانی و دڵسۆزی ئێوەی بەڕێز بکەین. لە کۆتایی سوپاسکردن من بە وتەیەکی زانای گەورەی جیهان و ئەڵمان ئەلبەرت ئەنشتاین کۆتایی پێدەهێنین کە وتوێتی ڕێزگرتن لە زانا و خوێندەواران خۆی زانستە. بەڵێ ئێوە سلمانتان کە دڵسۆزی زانا و خوێندەوارانن، دیسان سلمانتان کە هەوڵ و ماندووبوونی دکتۆر زەڵمیتان لەبیر نەکەن. سوپاسی ئەرک و ماندووبوونی بەشی ڕۆشنبیری خورماڵ و بەکاربەدەستانی ناحوەی خورماڵ و کارمەندانی حکومی و ئەمنیەکان ئەەکەین بۆ ئامادەکاریان و ماندووبوونیان بۆ ئەم مەراسیمە. سوپاس بۆ ئامادەبوانی هەموو لایەکی بەڕێز. زۆر سپاس بۆ کاک مەسعود مستەفا. ئێستاش وتەی کۆتایی وتەی دەستخۆشی و پێزانین لەلایەن ئەنجومەنی گوندی زەڵم مامۆستا ڕان عوسمانەوە پێشکەشەکرێ با فەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی میوانە بەڕێزەکان، بە ناوی خەڵکی گوندی زەڵم و هەورامان و شارە زۆرەوە جارێکە بە خێراتنتانەکەین. وەکو ئەڵێن ئەوەی باقی بمێنێ هەرناوە ناو لێرە میتافۆرەواتە ئەو جیهان بینی و بیرکردنەوەی کە دکتۆر مستەفای زەڵمی بۆ ئێمەی بەجێهێشت وەکو خەڵکی هەورامان کە ئەمە بەرپرسیارەتێکی ئەکادیمی و ڕۆشنبیری و فکریمانە خاتە ئەستۆ، لەلایەکی تریشەوە بەرپرسیارەتێکی حکومی خاتە سەر بەڕێزان کە لێرە ئامادە بوون بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگار و ئەو میوانە بەڕێزانەی تریش کە هەریەکە لە ئاسی خۆیاندا ئەو بەرپرسیارەتیان بەردەکەوێت کە ئەویشکردنەوەی کۆلێژێکە بۆی ئەو جیهان بینی و تەسەورانی کە دکتۆر مستەفای زەڵمی لە هەر یەکێک لەو کێڵگە زانستیانەی کە بەرهەمی هێناوە لێرە بخوێنرێ. بەداخەوە لەسەر بیۆگرافیا و ژیان و شانازیەکان و هەرچی شتێک کە ئێمە باسی بکەین دەربارەی زانای گەورەی کورد دکتۆر مستەفا زەڵمی باس کراوە. بەس ئەوەی کە لێرە قەدەغەیە بیرکردنەوەکانیەتی لە وڵاتانی عەرەبی بەو هەموو دواکەوتویەوە کە هەموو جیهان باسی کۆمەلگاکانی عەرەب دەکا بۆ دواکەوتوی بە هەموو ئەو تونند و تویژی و ڕق و داخراویە کولتوریەی کە هەیان بۆ لەگەڵ ئەوەشا باسی هەندێک ڕۆشنبیر و قۆناغا فکریەکانی کراونەوەیان ناکەم، ناڵێم هەمووی هەروایە، بەڵام مەبەستم نمونەیەکی دواکەوتوی ئەو کاتە نمونەیەکی دواکەوتوی بووە کەس لەم سەردەمایە باسی لێەوە دەکرێت. بەڵام ئەوان لەبەرەوەی کە لەبەر گرنگی بیرکردنەوەی دکتۆر مستەفای زەڵمی چیان کردووە یەکەم جار لە زانکۆکانەوە ویستویانە بیرکردنەوەی دکتۆر مستەفا زەڵمی بێتەوە بۆ ناو ژیان. بەڵام ئێمە لێرە لە هەورامان لە شارە زور لە کوردستان خۆمان تەنیا ئەوە نەبێت کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر لەبەر گرنگی ڕاکانی دکتۆر مستەفای زەڵمی لە کابینەکانی پێشوە کە کردوێتی بەڕاوێژکار بیرکردنەوەی دکتۆر مستەفا زەڵمی هێشتا لە ناو میلەتی کووردا بیرکردنەوەیەکی قەدەغەیە. ئەوە گرنگە کە ئێمە جیهانبینی و بیرکردنەوە میتۆدی ئەم پیاوە گەورەیە لە ناو زانکۆکانەوە بینەوە بۆ ناو ژیان. ئەمە بەرپرسیارەتێکی حکومیە خاتە سەر ئەو بەڕێزانەی کە لێرە ئامادە بوون بۆ کردنەوەی کۆلێژێک لەو کێڵگە زانستی کە بەڕێزیان ئیشی لەسەر کردووە بۆی ئێمە هیچ نەبێ کە لە کۆمەلگاکە هێشتا بەپێی پێویست ئەم کرانەوەی ڕووی نەداوە بتوانین لە خوێندنی ئەکادیمیەوە جارێکی کە بیهێنەوە و ئەو بیرکردنەوەی چیتر قەدەغە نەکرێ بۆچی لە کۆمەلگا عەرەبیەکاندا لە زانکۆ گەورەکانی وڵاتانی عەرەبی دکتۆر مستەفای زەڵمی سەرچاوەی سەرەکی زانست بێ بەحس و توێژنەوە بێ بۆچی ئێمە نەمانتوانی بێ لێرە ئەو ئیشە لەسەر بکەین. دەستخۆشی لە هەموو بەڕێزانەکەم بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود کە لێرە ئامادە بۆ کاک مەحموود سەنگاوی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاک حەمی حەمە سەعید کاک ئازاد تەوفیق سوپاس و پێزاینی خۆمان هەیە بۆ ئامادەبوونی هەموو بەڕێزان بۆ بەڕێوەبەری ناحیەی خورماڵ بۆ دەستگا ئەمنیەکان بۆ ئەنجومەنی گوندەکان کە لێرە ئامادە بوون. کاک مەسعود ئاماژەی پێکرد کە ڕێزگرتنی کۆمەلگا لە زانست خوازان و بیرمەندەکان بۆ خۆی ئەمە زانستە. هیوادارم
ئێمە لێرە ناوەندێکی ئەکادیمی هەبێت توێژەران و لێکۆڵەران هان بدابەوەی کە لەو کێڵگەزانستی کە دکتۆر مستەفا زەڵمی ئیشی لەسەر کردووە ئێمە بتوانین درێژە پێدەری ئەو کاروانە بین و توێژەرانی ئێمە بۆ فیستیڤاڵە گەورەکان ڕوونەکەنە شاری سلێمانی و هەولێر و ڕۆژهەڵات و شوێنەکانی کە خەڵک بێتە ئێرە ئێمە لێرە دەربارەی میتۆد و گیانبینی و فکری دکتۆر مستەفا زەڵمی بتوانین شتێک پێشکەش بکەین جاری کە دەستخۆشی لە هەموو لایەکەکەم و بەخێراتتانەکەم. زۆر سپاس بۆ کاگڕایان عوسمان، سپاس و دەستخۆشیێکی تایبەت بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە مەراسیمەکەیان بۆ گواستینەوە بەم گەرمایە دەستیان خۆش بێ و ئەرکیان کێشا داوایان لە یەکەم بە ئەرک نەبێ مایکەکانیان کۆکەنەوە بۆی ڕووماڵی مەراسیمی پەردەلادانەکە بە جوانی بگوازینەوە. داوا لە بەڕێزان نوێنەری سەرۆک کۆمار کاک محەممەدی حاجی مەحموود، بەڕێز کاک مەحموود سەنگاوی، مامۆستا عوزەیر حافظ، وەزیری ڕۆشنبیری، پارێزگاری هەڵەبجە و خاتوونی بەڕێز هاوسەری دکتۆر مستەفا زەڵمیەکەم بفەرمونون بۆ مەراسیمی لادانی پەردە لەسەر پەیکەری دکتۆر مستەفا زەڵمی. ڕێبین. دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ، ئەرکتان کێشا و گەورەیتانیان بەم گەرمایە لەم مانگی پیرۆزە ڕەمەزانە تەشریفتانێنا. سپاس بۆ هەموو لایەک، دەستخۆشی پایەتیمان بۆ گەورەی بچووکتان، بەخێر هاتن سەر و سەر چاوانمان.